ڕێبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە بە هاوبەشی لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکان ساڵانە ئەم فستیڤاڵە ئەکەینەوە لەژێر چاودێری وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری هەرێمی کوردستان. ئێمە هەوڵمان داوە ساڵانە بە شێوازێکی جیاتری شێوازێکی نوێتر ئەم پێشەنگایان فستیڤاڵە بەڕێوە بەرین کە ئومێدمان هەیە ساڵ بە ساڵ بەرەو پێشچوونێکی باش لەم بوارە بەدیبێنین بتوانین بەرهەمی خۆماڵی بەگشتی و بەرهەمی هەنار کە پارێزگای هەڵەبجە بە هەنار ناسراوە بەرەو پێشی بەرین و بتوانین هەر چۆن ساڵانی ڕابردوو لە سنووری هەڵەبجە دەرمان کردووە لە سنووری پارێزگای هەڵەبجە کردومانە کارێکە بە هیمەتی ڕاگەیاندنەکانی هەموو لایەکتانەوە توانیمانە دەنگی هەناری هەڵەبجە بە نێودەوڵەتی بکەین و ساڵانە ئەم بڕە بەرهەمەش بێژگە لە حکوومەتی فیدراڵی عێراق چەند ساڵێکە بە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵ توانیمانە هەناری کوردستان هەر سەرتا چۆن جەنابتان ئاماژەتان پێکرد هەناری هەڵەبجە باشترین هەنار دەرچۆ لە فستیڤاڵە نێودەوڵەتەکان بگەینە وڵاتانی ئەوروپا ئومێدمانەیە زیاتر بتوانین لەم بوارە ئیش بکەین لە پێناو ئەوەدا کە بەرهەمی هەناری هەڵەبجە زیاتر و زیاتر بە وڵاتانی دەرەوە بناسێنین و بەرهەمە خۆماڵیەکان کارێ بکەین کە ببنە هۆکاری بژانەوەی ژێرخانی ئابووری و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەگشتی و بێگومان کاکسادی دانەدانێ مەسەرە بابەتانش بەڵام باسی ئەوم بۆ بکە لە سەدام چەند جوتیار چەند جۆر هەناریان نمایش کردووە دیارترین جۆری ئەو هەنارانە کامانن کام لەم فستیڤاڵەدا نمایش دەکرێت. بەڵا خۆی ئێمە وەکو باسم کرد بۆ جەنابتان سەرەتا ئێمە هەوڵمانداوە زیاتر بەرەو پێشچوون ببینین و ئەم ساڵیش بە شێوەیەکی زیاتر و فراوانتر بلا جوتیارەکان بەشداریان کردووە نزیک بە 200 جوتیار بەشداری کردووە بە جۆرەکانی هەنار و جۆرەکانی بەرهەمە ناوخۆیەکان بەڵام زیاتری هەنارە زیاتر و هەنارش کە لای ئێمە کرد لە سنوورەکە و بە تێکڕاش کە هەنارێکی زۆر باشە هەناری ساڵەخانیە بەڵام جۆرەکانی هەناری ترمانەیە کە پێوترێ هەناری ئەمریکی هەناری هۆڵندی و هەناری لاڕەشە هەناری مەلێسی هەناری شیرینەی سپی هەناری شیرینەی سوور جۆرەکانی هەنار بەڵامەوانەیە کە زۆر باوەمان جیاوازی چێ لەگەڵ جۆرەکانی تری هەناردا سەرجەم ئەو هەنارانی لەم فستیڤاڵەدا نمایش دەکرێت ئەم جۆرەیە هەمووی ساڵەخانی وەکو ئاماژەمان پێکرد کە کۆمەڵە جۆرمان هەیە لە بەڵام زیاتریان ساڵەخانی هۆکارەکەشی ئەوەیە کە ئەم هەناری ساڵەخانی لەگەڵ کەش و هەوا و خاکی ناوچەکەی ئێمە پارێزگای هەڵەبجە زۆر گونجاوترە و تاموچێژی تایبەتی خۆی هەیە. زۆر باشە کاکسادی باباسی ئەوە بکەم کەش و هەوا چۆن کاریگەری هەیە لەسەر بەرهەمی هەنار لە ناوچەکەدا ئەم ساڵ بەراورد بە ساڵەکانی ڕابردوو بارانباری کەم بووە جوێکی تاڕادەیە گەرمتر بووە ئەمە کاریگەریکی ئەرێنی یاخود نەرێنی لەسەر بەرهەمی هەنار لەم ساڵدا دروست کردووە. وەڵا ئەتوانین بڵین کاریگەرێکی نەرێنی دروست کردووە و گومانی تیانە بەڵام بە نسبەت ناوچەکەی ئەمەوە تا ڕادەیەک ئەوانەی پشتیان بە بیری قوڵ بەستووە. بەڵێ کاکسادی دیارە گرفتێک لە گەشتنی دەنگی کاکسادی هەیە بە ئێمە دەمەوێت ئاماژە بۆ بکەم وەکو کاکسادی ئاماژەی پێکرد ئەم فستیڤاڵە لەم ڕۆدا دەستی پێکرد و ماوەی 3 ڕۆژ دەخایەنە تێدا 200 جوتیار بەرهەمە جۆرەکان بەرهەمی هەناریان نمایش کردووە دیارە دەگەڕم و لای کاکسادی ئەمەوێ بەردەوام بی لە گفتوگۆکەت ئەگەر گوێبیستیمنی لەگەڵتانە بڵێم گوێم لە جەنابتانە ئجا وەکو باسمان کرد دیارە ئەم ساڵ لە هەمووان ڕوونە کە ڕێژەیەکی کەم باران باری وەپلەکانی گەرماش بەرز بوو بڵێ کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی هەیە لەسەر بەرهەمی هەنار و تێکڕێ بەرهەمە کشتتوکاڵیەکان ئێمەش لە سنووری پارێزگای هەڵەبجە بێبەش نەبووین لەو سەرروزیانی کە بەرجوتیاران کەوتووە کۆمەڵێ باخمان بەڕاستی بە تەواوی وازیان لێناوە یا وشک بوون یا بەرهەمەکەیان شیاوی ئەوە نییە کە بخرێتە بازاڕەوە بۆ هۆکاری کەم ئاوی و بۆ هۆکاری بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە. زۆر باشە کاکسادی کە باسی ئەوە دەکرێت وەرزی چنینەوەی هەنار دەڵێن جوتیاران زیاتر چاوەڕێی بارانێک دەکەن ئەم بارانە چییە بەڕاستی چاوەڕوان دەکرێت کاریگەری چییە لەسەر ئەم جۆرە هەنارەیە خود بەرهەمی هەنار بەگشتی بەڵا هەنار یەکێکە لەو بەرهەمانەی کە بە نزمبوونەوەی پلی گەرما زیاتر
پێگە تاموچێژی تایبەتی خۆی ئەبێ لەبەرەوە بارینی بارانێک هەمیشە پلەکانی گەرما دائەبەزێنە کە پلەی گەرما دابەزی لەو کاتانە بڵێن کاریگەری هەیە لەسەر ڕنگ و لەسەر جۆری هەنارەکە ڕەنگەکەی جوانترەکات و ناوەکەشی زیاتر بەرەو سوربوو نەڕات و تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە لەبەرەوە بۆیە هەمیشە جوتیار چاوەڕێیەکە پلەی گەرما زۆر دابەزێت ینی بە ڕێژەی پێویست دابەزێەوە بارانی بارانێک لە کە پێی ئەڵین بارانی پەڵە یا بارانێکی 10-15 میلی مبارێ هەم تەپوتۆزەکە لە ئاباد هەم ڕەنگی هەنارەکە بە تێک ڕەجوانەکات. باشە کاک سعدین جیاوازی ئەم هەناری کە ئێستا خراوەتە ڕوو لەم فستیڤاڵەدا جیاوازەکەی تا چۆنە بێ لەگەڵ هەنارێک کە لە دوای بارانبارینێک لێ دەکرێتەوە و نمایش دەکرێت. وەڵا ئەتوانین بڵین ئێستا ئەگەرکوی بەواقعی ڕاستگویانە بڵین هەنار ماوێتی پێ بگات وەکو عەرزم کردن چونکە پلەی گەرما ڕاستە چەند ڕۆژێکە پلەی گەرما دابەسیوە بەڵام وەکو پێویست نییە ینی بەلانی کەم ئەگەرکوی بەم پلە گەرمایە 15 ڕۆژێک 2 هەفتە زیاترمان نەوێت بۆ ئەوەی هەنار بە تاوایی ڕەنگی خۆش بێت بەڵام ئەگەر خۆ بارانێک ببارەی لە سەرەتای مانگی دەوە تشتین یەکەمەوە زۆر ساڵباریوە زیاتر کاریگەری هەیە و گەیشتنەکەی زووترە ینی گەیشتنی هەنارەکە زووتر پێگات و تاموچێژی خۆیات و ڕەنگێکی جوانیشیە بێت. باشە هەر بابەتی بارانەکە و هەر بەستەوە بە ڕنگ و شێوەی هەنارەکە ئەی تامی هەنارەکە هیچ کاریگەریەکی لەسەر دروستەکە یاخود هەمان تامە. بەڵا ئاماژەم پێکرد تاموچێژەکەشی خۆی ئەگەرکوی وەکو نمونەیەک بێنێنەوە ئێمە خواردنێک ئەگەر ئامادە بکەین تا نەکوڵێ تامی نییە تاموچێژی خۆی نابەخشێت بەڕاستی هەناریش ئەگەرکوی بە تەواوی پێنەگات ینی کاتێک کە تەواوی گەیشت تاموچێژەکەشی ئەو وەختە کامڵە بێت و تاموچێژی تایبەتی خۆیە ڕاستی ئێستا هەنار خۆشە بەڵام هێشتا ماوێتی ئەو تاموچێژەی ئەسلی خۆی بەدەنات. زۆر باشە حوتەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە کە ئەمە بەڕێوە دەچێت ئێوە بەنیازن لە حوتەمین فستیڤاڵدا ئەم فستیڤاڵە بگوازنەوە بۆ ناوچەکانی کوردستان لە سنووری هەرێمی کوردستاندا ئەم فستیڤاڵە دەگوازنەوە بۆ بۆ سلێمانی بۆ گەرمیان بۆ هەولێر بۆ ناوچەکانی تر. ئێمە هەر کاتێک لەو ئێمە خۆمان وەکو خۆمان بڕۆین لەوێ فستیڤاڵ بکەین وەکو بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەڵەبجە تۆڕی ڕێکخراوەکان زەحمەتە بەڵام لە هەموو سنوورەکانی بەڕێوەبەراتی گشتەکان ساڵانە فستیڤاڵی تایبەت بە بەرهەمی خۆیانەیە و کاتێک کە داوامان لەکەن ئێمەش ئامادەین جوتیارەکانمان بۆ بەرهەمە ناوخۆیانەی پادەستگای هەڵەبجەوە بنێرینە و شوێنانە بەشدار بن لەو فستیڤاڵانەدا. زۆر باشە کاک سعدی ئەمێ باسیەوە بکەم دروستکردنی ڕووبهەنار و شەربەت و ئەم بابەتانە هەر بەم بەرهەمەی کە ئێستا نمایش کراوە دەکرێت یاخۆت جۆرێکی جیاوازی لە هەنار ئەوێت تامێکی جیاوازی لە هەنار ئەوێت کاتێکی جیاوازیشی دەوێت بۆ دروستکردنی. بەڵێ خۆی ڕووناکە ئێمە هەمومان نزانین هەنار کۆمەڵە جۆری هەیە و ڕووبەناری زۆربەی زۆری ئەوانەی کە ڕووبەنار بەکارێن و ئەی خۆن حەزەکەن تامەکەی ترش بێت لەبەرەوە جۆرە هەنارێکی ترمانەیە کە هەنارە خۆماڵی مەحەلیەکانن ترشن ئەمانە زیاتر بۆ ڕۆبەنار بەکاریانێنن بەڵام هێشتای ئەگە ئەتوانم بڵێم دەستی پێ نەکردووە لەبەر ئەوەیانەی کە باسمان کرد بەڵام ئەگەر کوی هەناری ساڵەخانیش کە ئەمانە هەناری مێخۆشن بەکاری بێن ئەمانە زیاتر بۆ ڕووبەنار بەکاریان ئەمانیش ناڵێن بەکارنایەن بەڵام تاموچێژەکەی ئەو ترشی نییە وەکو هەنارە خۆماڵیا بڵین ئەو هەنارانەی کە خۆماڵی بوون و جاران هەبوون لەو جۆرە هەنارانە لەبەر ئەو کارانە ئەمە ینی هەمیشە دوو جۆر ڕۆبەنارمانەیە ڕۆبەنارێکی ترشمانەیە ڕۆبەنارێکی مێخۆشیشمانەیە ڕێبۆنارە مەخۆشەکان زیاتر وەکو ئەیکەنە ناو ئاوە وەکو شەربەت بەکاری هێنن یا هەر ئاوەکەی ئەی هەڵی ئەگرن و وەکو شەربەت بەکاری دێنن. زۆر باشە کاک سعدیەوە کارتان بۆ کردووە لەم جۆرە فستیڤاڵانەدا لە پاڵ بەرهەمی هەنار بەرهەمە هەنارەکانیش نمایش بکەن ڕووبە هەنارە شەربەتی هەنارە چەندین بابەتی ترکە هەر بە هەنار دروست دەکرێت کارتان بۆ کردووە هاوشانی هەنار ئەم بابەتانەی تریش نمایش بکەن لەم فستیڤاڵانەدا. بەڵە کارمان کردووەوە ساڵانەش ئەگەر جەنابتان یەکێک بوون لەو کەناڵانەی هەمیشە لە پێشەوەی پەخشکردنی ئەو فستیڤاڵانە بوون ساڵانە هەبووە و بەردەوامیشە بێت و هەنار و بەرهەمەکانی ینی ڕۆبەنار شەربەتی هەنار ئەمانە ساڵانە پێشکەش بە بینەران و بە کڕگەرانی خۆشەویست کراوە لە فستیڤاڵەکەماندا. باشە کاک سعدی
دەمەوێت پرسیاری ئەوە بکەم لە دوای ئەم جۆرە فستیڤاڵانە خواستی هەنار لە ناوچەکاندا بەرز دەبێتەوە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئیتر بۆ نمونە من ئەزانم ئێستا هەناری هەڵەبجە ئامادەیە ئەتوانم بڕۆم بەخواستی خۆم لەم هەنارە وەربگرم بۆ نمونام لە ناوچەکانی ناوەڕاستی باشووری عراق خواست لەسەر ئەم جۆرە هەنارە چۆنەکە هەناری هەڵەبجێ و بە هەنارێکی تایبەتی ناسراوە. بەڵە کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر بەرکردنەوەی نرخی هەنار چونکە وەکو باسمان کرد لە ڕێی ڕاگەاندنەکانەوە بە تایبەت کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بۆیە هەناری هەڵەبجە ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە و لە سنووری هەرێمی کوردستانیش دەرچووە لە سنووری عراقی فیدراالیش دەرچووە ئەچێتە دەرەوەی وڵات لەبەر ئەو هۆکارانەیە بەڵە هەمیشە کاریگەری هەیە و توانین بۆیە هەناری هەڵەبجە دوای ئەم فستیڤالەوە نرخەکەی باشتر ئەبێت چونکە کڕیاران زیاتر ڕووەکەن ئێرە چ ناو شارەکانی عراقەوە بێت چ ئەوانەی کە بڵین سەرخانەیان هەیە بەڕادیانەیە هەڵی ئەگرن تا ئەو کاتانی لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵەوە لە ڕێ لایەن پەیوەندیدارەکانەوە بەرە وڵاتانی ئەوروپا و بەرە وڵاتانی خلیجی عەربی بڕوات. زۆر باشە کاک سعدی کەواتە باباسی ئەوە بکەم ئایا تا چونێک لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری ئێوەن بۆ ناساندنی ئەم بەرهەمە بە وڵاتانی ئەوروپا بە وڵاتانی جیهان لە کاتێکدا وەکو ئاماژەشم پێکرد لە سەرەتای پرۆگرامەکەدام چۆن ساڵێک لەمە بەر لە فستیڤالێکدا لە نێو 100 وڵاتدا باشترین جۆری هەنار دەچوو بەردەوام بوونەوەی ئەم پێشبڕکیانە و بەشداریکردنی هەناری هەڵەبجەتیدام چی کاریگەریەکی لەسەر بەرهەمی ناوخۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان لە نێوخۆ دواتر لە دەرەوەی وڵاتیدا. وەکو ڕاستی وەکو واقعی بەڕاستی تا ئێسا ئەوەی کە وەکو پێویست بێت نەک بەرهەمی هەنار تا ئێسا لە هەرێمی کوردستان کابینە یەک لە دوایەکانی هەرێمی کوردستان بەڕاستی پشت بە کشتتوکاڵ نەبەستراوە بە واقعی ئەمە واقعەکە بەڵام بەنسبەت هەنارەوە ئەم دو-سێ ساڵی دوایی بە تایبەت تا ڕادەیەک وەزارەتی کشتتوکاڵی و ئاودێری هەوڵەکانی خۆی خستوتە گەڕ بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمی هەناردە بکەین وە کراویشە بەڵام بەو ڕێژە زۆرە ناکە جێگەی بڵین ئەوە بێتتر جێگەی دڵخۆشی بێت و هەموو جوتیاران بێخەم بنکاوە دەرگایە کراوەتەوە چونکە خۆتان نزانن هەرێمی کوردستان بە هۆکاری جۆرا و جۆر هەر ساڵی و هەر ئەتوانم بڵێم هەر هەفتە و هەر وەختێک لەسەر مەزاجێکەوە لەسەر لە ڕوە سیاسیەکەەوە دەرگاکانی جاری وایە لێداخرێت یا نەزانینی کار و ئەو شتانە کە وەکو پێویست ناکرێت ئەبێتەوە هۆکاری ئەوەی کە هەنار وەکو پێویست نەبێت بەڵام ئەتوانین بڵین ئێستا و ئەم دو ساڵی ڕابردوو تا ڕادەیەک باش بووە پار لە ساڵی ڕابردوو تر باشتر بووە 2020 ومێدمانەیە 2021 زیاتر هاوکار بن کە بتوانین ئەم بەرهەمە هەناردە بکەین لە ساڵانی ڕابردوو باشتر بێت بەڵام وەکو ئەوەی کە بڵین وەکو پێویست وەکو دڵنیابوونەوە هەر وەکو هەموو بەرهەمەکانی تری کشتتوکاڵ هەناریش بەڕاستی لەسەرەوە نین بڵین وەڵا ئیتر براجوتیارەکان خاوەن باخەکان خاوەن هەنارەکان بێخەمن بەرهەمەکان سەیی سەر ساغە بێتەوە احتیمالەکە بەیانی بە هۆکارێکەوە دەرگاکانی عراق فیدراڵ دابخرێت بەرە و جنوب نەڕوات هەنار بەتەواییەتە خوارەوە لەبەرەوە تا ئێستا وەکو پێویست کار نەکراوە کە بکەوێتە سەر سکەی خۆی کشتتوکاڵ بەگشتی و هەناری پارێزگای هەڵەبجەش بە تایبەتی بە براجوتیارەکان بێخەبن و ئیترەوە بازاڕێکی ساختنەوەی بەرهەم هەیە کە ئەمەش گەورەترین گرفتە لە سەرەتای نەوەدەکانەوە هەتاکو ئێستا بۆ براجوتیارەکانی ئێمە کە کشتتوکاڵ بەرەو پێش ناچێەوە هەمیشە ئێمەش وەکو کشتتوکاڵ وەکو بەشەکانی کشتتوکاڵ لە سنوورەکە تاکیدمان لەوە کردوێتەوە بەڕاستی دابینکردنی بازاڕێکی تەواو بۆ ساکنەوەی بەرهەمی کشتتوکاڵی جوتیاری ئەمە زۆر ئازایە ئەوە ئەبێتەوە کاری بەرەو پێشوونی کشتتوکاڵ و بەرەو خۆشبوو گوزەرانی ژیانی جوتیارەکان و بەرەو بوژانەوەی ژێرخانی یابووریمان. زۆر باشە. کەواتە تۆ باست لە هەناردەکردنی هەناری نێوخۆی و هەناری هەڵەبجە کرد بۆ ناوچەکانی دیکە بەڵام دەبێت پرسیاری ئەوە بکەم هاوردەکردنی هەنار لە وڵاتەکانی دراوسێەوە چی کاریگەریەکی هەیە لەسەر بەرهەمەکانی ئێوە لەسەر ساغنەبوونەوەی بەرهەمی هەناری هەڵەبجە. بەڕاستی بەواقعێک ئەوە کاریگەرێکی زۆر نەرێنی هەیە هەر وەکو هەموو بەرهەمەکانی تر بەداخەوە وەکو ئاماژەم پێکرد بۆ جەنابتان زۆر بەداخەوەین بەڕاستی تا ئێسا ینی بە تەواوی پشت بە کشتتوکاڵ نەبەسراوە هەر بۆیە براجوتیارەکان هەمیشە ناومێدن هێنانی هاوردەکردنی هەنار
لە ناوچەکانەوە بەڕاستی لە وڵاتانی دراوسەوە کاریگەری نەرێنی هەیە نرخەکەدا ئەبەزێنێت و زۆربەی زۆری جاریش بگرە هەر جەنابەت وەکو هاوڵاتێکی ئەم هەرێمە هەنارەکانی دەرەوەی هەرێمە بینی کە هاوردەکرێن هیچ جوانیەک هیچ کوالیتێکی باش نیانە بەڵام کاریگەری لەسەر دابەزانی نرخەکانەکە و تاکیدیش یەکەمەوە بەداخەوە ینی ئەم کارانەش و ئەمە کارانش بە سیاسی کراوە ئێستا بۆ نمونە هەنار لە سنووری ئەم لە زۆرترە وەختی وە هەیە سنوورەکانی ناوچەی سووریا و تورکیا و ئەو وڵاتانە کرێتەوە لە کاتی پێگەشتنی بەدەمی هەنارە وەزارەتی کوشتتوکان ناتوانێت کاریگەری هەبێت لەسەر هەموو دەواازە سنووریەکان کە ئەو بەرهەمانە ڕاگرێت و هاوردە نەکرێن هەر بۆیە هاوردەکردنی بەرهەمی هەنار کاریگەریەکی نەرێنی هەیە و نرخدا ئەبەسێنێت بوو بۆتە یەکێک لە کێشە سەرەکیەکان بۆ براجوتیارەکان و باخەوانەکانمان لە ناوچەکە. زۆر باشە کاکسادی کە ئەم هەنارانە لە دەروی وڵات و لە وڵاتانی دراوسێەوە هاوردە دەکرێتە نێو هەرێمەکەی خۆمانە ئێمە چۆن بتوانین هەنارێکی جوان هەنارێکی بەتام هەناری هەڵەبجا لە ڕێگەی ڕووکەشی دەرەوە تەنها بناسیینەوە هەندێک جار هەناری وڵاتانی دیکە دیمەنێکی جوانی هەیە بەڵام کە ئەیخۆی اینجا هەستەکەی تامێکی پلاستیکی هەیە چۆن بتوانین هەر لە ڕووکەشی دەرەوە ئەم هەنارە بناسیینەوە هەنارێکی تایبەتمەند و باش. بەڵا هەناری هەڵەبجا بۆ نەسرەوە هەنارێکە توێکڵەکەی باریکە ئەو هەنارانەی هاوردە ئەکرێن زۆربەی زۆریان توێکڵیان قایمە توێکەکان ئەستورە کە ئامەژ یەکێکە لەوەی کابێ باش سەرنجبین و هەناری هەڵەبجا حەجمەکەشی حەجمێکی گونجاوە بەڵام ئەو هەنارانەی کە هاوردەکرێن حەجمێکی گەورەیان هەیە ئەو هینەی کە هەیەە بڵین زیاتر بڵین بڵاو نابێتەوە هەنارێکی ملقوتی یا ڕەش یا خۆلی یاوە توێکڵەکەشی زۆر ئەستورە بەم شێوەیە ئێمە ئەتوانین هەر لە ڕووکەشی دەرەوە هەناری هەڵەبجە بناسکردنەوە کە ڕەنگێکی جوانی هەیە تێگڕای ڕەنگی هەموو هەنارەکە تقریبا ئەتوانین بڵین وەکو یەکە بەڵام ئەو هەنارانەی هاورداکرێن ڕەنگی هەنارەکە کاریگەری تیشکی خۆر و کاریگەری ئەوانەی زۆر لەسرە و توێکڵەکەشی زۆر ئەستورە بەڵام هەناری هەڵەبجە دنکەکانی خەریکە دەرئەکەوێت کە تەواوی پێگەیشت. زۆر باشە کاکسادی لە پشتی تۆوە لە دیمەنەکان نایبینم هەنێ هەنار هەیە ڕەنگەکەی زرد باوە هەندێکی پەمەی باوە هەندێکی سوور باویشە ئەمانە ئەکەوێتە هۆکاری ئەنی ئەچێتەوە سەر هۆکاری کاتی پێگەشتنی جارێ بە تاواتی بارانێکی باشنەباریوە بۆ ئەم بەرهەمە یاخود بڵین بەس دیمەنی دەرەوەیەتی لە ناوەوە هەمان هەنارە و هەمان تامە. نەخێر هەر چۆن لە ڕووی دەرەوە کە جیاوازی هەیە لە ڕووی بڵین ناوەڕۆکیشەوە لە ڕووی دنکەکانیشەوە جیاوازی هەیە ئەگەرێکی هەنارەکە هەمووی یەک جۆر بێت بڵین بۆ نمونە ساڵەخانی بێت بەڵام هەیەی نەگەیشتووە ڕەنگەکەی هێشتای میل و سپێ هەیەی زرد بووە هەیەی سوور بووە بەڵام بە تاوینە هەیەشی تاوە سوور بووە هەر چۆن لە دەرەوە لە توێکڵەکە ئەو ڕواڵتای بینین لە ناوەڕۆکیشە بە هەمان شێوەیە بەڵام وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ئێمە کۆمەڵە جۆری هەنارمان هەیە ئێستا هەنارمان هەیە هەر هەناری لاڕەشە توێکڵەکەی هەر سپیە بەڵام بڵین پارچەیە ڕژ لە ڕووەکەوێتی ئەمە ئیتر هەر بە سپێتی ئەمێنێتەوە باران ببارێ باران بڵین تاخیر بێت پلەی گەرما کە بەرز بێتەوە ئەو هەرەوەیە بەڵام لە ناوەڕۆکە کاریگەری ئەبێت ئەگەر کویپلەکانی گەرما پێ بگە هەناری ترمانەیە بۆ نمونە سوورە هەناری ترشمانەیە ئەم سوورە هەنارە هەر کە هەڵیە پێشێت هەر لە سەرەتای بوونی هەنارەکەەوە ئەمە هەر سوورە توێکڵەکەی بەڵام دنکەکانی سپیە هەتا ئەو کاتەی کە پێگا سوورە بێت هەنار جۆرەکانی هەنار ینی بەپێی جۆری هەنار ئێمە بەڕاستی ناوەڕۆکی هێنارەکە جۆگۆڕێ بەڵام وەکو ئاماژەمان پێکردووە جەنابەت ئاماژەت پێکرد ئەوانی لە پشتیم لەدانراون زیاتر ساڵەخانین بەڵام کۆمەڵێکیان پێگەیشتون کۆمەڵێکیان پێ نەگەیشتون بەڵام برا جوتیارەکان وەکو پەلەیان کردووە بڵین هەڵ نساون هەموو هەنارەکان ئەوەی گەیشتووە بیچنن زیاتر بەرەو گەیشتن ئەڕوادەگینا هیچ هەنارێک بە تاوی پێ نەگەیشتووە بەڵام ئەوەی بەرەو گەیشتن ئەڕواد هەمیشە ئێمە ئاماژەکەین خستنە بازار زۆر گرنگە هەمیشە وەکو ڕێنمایی بۆ براجوتیارەکان وتومانە خستنە بازار یەکێکە ینی شێواز خستنە بازار یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی بازار و دروستکردنی بازار بۆیە بەداخەوە زۆربەی زۆری جار لە پەلەکردن یا لەبەرەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی گەورەیە و ڤیستیڤالێکی گەورەیە خەڵک زۆر ڕۆکاتێرە هەنارەکە کرێ بەڵام ئەو هەنارێک کە سوور بۆ زیاتر بازار هەیە و بە تایبەت لە ساڵەخانیە خەڵک تێکاتەوەی فرۆشێت. باشە ساڵەخانی باوترین جۆری هەنارەوەکو تۆش ئاماژەت پێکرد
ئایا هەڵکەوتەی جوگرافی هەڵەبجا کەشی هەوا و خاکی هەڵەبجا تەنها بۆ ئەم جۆرە هەنارە گونجاوە یاخود جۆرەکانی تری هەناریش بە ئاسانی و بە هەمان شێوە بە جوانی لەم ناوچێدا دەتوانن گەشە بکەن و پێ بگەن. ببوورە ئەگەرکوی ئێمە سەرنج بین کامەژەمان پێکردو ناڵین بۆ جۆرەکانی تر ناگونجە. ئێمە ئێستا وەکو ڕێنمایی کشتتوکاڵی لە هەڵەبجا وەکو ئاماژە پێکردنێک ئێستا چمەوە سەر پرسیارەکەی جەنابێت خەریکی کۆکردنەوەی جۆرەکانی هەنارین لە ناوچەکە. هەتاکو ئێستا زیاتر لە 90 جۆر هەنارمان چاندووە کە جۆرەکانی هەنار لە سنووری هەڵەبجە کە هەبووە ئەمانەوێ ئەوانەی کە لە ڕابردوودا هەبووە هیچی نەفوتێت. یعنی ئەو جۆرە هەنارانەش هەر بمێنێ. بەڵام باشترین جۆری هەنارکە ئەڵێن ساڵەخانیە بەڵێ کەشوواکەمان بۆ هەناری ساڵەخانی زۆر گونجاوە. بەڵام جۆرەکانی ئەمریکی، جۆرەکانی هۆڵندی، جۆرەکانی هەناری ساوا ئەمانە تاقی کراونەتەوە هەمووی نەجاحەتی هەیە. بەڵام ئەو تام و چێژەی ئەو نەجاحەتی لە ساڵەخانیە هەیە تا ئێستا جۆرەکانی تریش باشن بەڵام وەکو ئەوان نین و جۆری لە ڕووی کوالێتی و لە ڕووی بەرهەمی زۆرەوە لە ڕووی تام و چێژەوە هیچی ناگە بە ساڵەخانی. باشە چی شتێک پێویستە بۆ هەناری هەڵەبجە بکرێت و نەکراوە کاکسادی بۆ نمونە فراوانکردنی ئەو باخانی کاتیدا هەنار پێدەگا بۆی ئەم بەرهەمە زیاتر بێت لە نێو خۆدا زیاتر بێ بەشی هەناردەکردنی بۆ جەرەوەی وڵات بکرێت بەڵام لایەنی پەیوەندیدارەکان ئەم بابەتانەیان پێخستووە پێویستە چی بکرێت؟ وەکو ئاماژەم پێ سەرەتا دووبارەیەکەمەوە کە دروستکردنی بازار دابینکردنی بازار لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان و بۆ هەناریش باشترین هۆکارە بۆ بەرەو پێشچوون و زیادکردن و برەودان بە بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆی خۆمان. هەناری ژەریکە لەو بەرهەمانە یەکەم شت بەڕاستی ئەوەی کە گرنگە حکوومەت دابینکردنی بازار بکات. چونکە جوتیاری ئێمە خۆی جوتیارێکی زرنگە، جوتیارێکی ئاسایە، جوتیارێکی وریایە لەگەڵ بوونی بازار لەگەڵ دابینکردنی بازار خۆی بڵین بەرهەمەکەی خۆی زیاد دەکات، ڕوبەرەکەی زیاد دەکات، گەشەی پێەکە. نمونەیەکی بچووکتان بۆ بێنەوە بۆ جەنابتان کە ئەگەر کاتتان زۆر نەگرم ئێمە لە ساڵی 91 دوای ڕاپەڵینکە گەڕاینەوە فستەق بڵین بستە زەمینی کە پێوترێ بستە زەمینی عەلی بابا لەم وڵاتی ئێمە بەڕاستی بوونی هەر نەبوو. بەڵام بە هۆکاری ئەوەی کە بەرەو ئێران ئەڕۆیشت لە ساڵی 92 ئەوەنا عەلی بابا بستە زەمینی لەم وڵاتی ئێمە کرا لەم دەشتەی شارە زور کرا بەڕاستی هەر جوتیاری خۆمانە ڕۆژ بنەتۆوی لە وڵاتان پیا کردو هێنا لەبەرەوە بۆ چونکە بازاری هەبوو لەبەرەوەی دڵنیا بینەوە لەوە دابینکردنی بازار جوتیاری خۆمان هەموو شتێکەکان ئەمە خاڵی یەک. خاڵی دووەم بەداخەوە ینی بەڕاستی تا ئێستا بۆ هەنار حکوومەتی هەرێم نەیتوانیوە دەعمێکی ئاوا بکە بەڕاستی پێداویستی دەرمان، پێداویستی سەمات، پێداویستی هاوکاری بڵین سیاجکردن بەچی بە دەعمی بانکی کە ئێمە بانکمانە تا ئێستا بانقێکی کشتتوکاڵیمانە هاوکاری براجوتیارەکان بێ بۆەوەی کارەکانیان بن. پێویستە حکوومەتی هەرێم ئاوڕباتەوە ئەم خاڵانە جێبەجێ بکە لەو کاتانە بەڕاستی ئێمە ئەتوانین بڵین بەرهەمی کشتتوکاڵ بەرهەمی هەنار بە شێوەیەکی بەرفراوان زیاد دەبێت ڕوبەرەکانی هەناری زیاد دەبێت. بەڵام خاڵێکی گرنگکایە لەم ساڵانەی دوایی وە ئەم چند ساڵی دوایی نەبوونی ڕێژەی بارانی پێویست وشکە ساڵی کاریگەریە بووە. بۆیە ئێمە سەرەتا کە پێشنیارمان کردو بۆ وەزارەتی کشتتوکاڵ هەوڵ بین ئەو کانیاوانەی کە ئاویان کەمبووتەوە بەشی ڕوبەری باخەکان ناکات. حکوومەتی هەرێم ئەگەرکوی پارەش نەیە بەڵام هاوکار بێت کاراسانی بکە بۆ ئەوی بتوانین ئەو بڕباقی کە بەسەر یەکانیاون بیرێکی قوڵیان بۆ کندێت بۆ ئەوی لە وشکبوون و لە خراببوونی بەرەمەکان نەجاتیان بێت. بۆیە ئەتوانین پۆلێ نێوە بکەین. یەکەم بڵین دابینکردنی بازار، دووهەمیان بڵین دابینکردنی پێداویستیەکان بە نرخێکی گونجاو بۆ براجوتیارەکان چ سەمات چ قڕکەرەکان کە لە کاتی پێویستە ئێمە هەوڵە دەین کەم بەکاربێت بەڵام لە کاڵێکی پێویستە بەکارێت. خاڵێکی تریژەوەی دابینکردنی سەرچاوەکانی ئاو بڵین کۆنکردنی جۆگەکان، کۆنکردنی حەوزەکان یا هیچ نەبێ باقێکی کشتتوکاڵی هەبێت بە شێوەی قیس پارە بە جوتیارەکان بات و ساڵانە بڕێکیان لێ وەربگرێتەوە.
ئەم چوار خاڵە گرنگە کە حکوومەت هێرم تا ئێستا بەو شێوازە نەیکردووە و کاریگەریشی ڕاستەخۆ لەسەر بەرهەمی کشتتوکاڵی و بەرهەمی هەنار هەیە. زۆر باشە کاک سعدی غەفور لێ